سڵاو حەدیثی مەوضوع یا حەدیثی هەڵبەستراو بەدەم پێغەمبەری ئیسلامەوە چییە؟ چۆن هاتۆتەکایە و هۆکارەکانی چی بوون و کاریگەری چییە لەسەر کەلتور و ژیانی ئومەتی ئیسلام بەگشتی؟ بینەرمان بن. وەک ئاشکرایە فەرمودەکانی پێغەمبەر دوای دەقی قورئان وەک دەقی سەرەکی تەشریع و ئاینی ئیسلام هەژمار دەکرێت کە بەسەر سێ دەستەی سەرەکیدا پۆلێن دەکرێت. فەرمودەیان حەدیسی ڕاست و فەرمودەی لاواز و فەرمودەی هەڵبەستراو. جۆری سێمیان کە بە ڕێژەیەکی یەکجار زۆر هاتۆتە ناو ئاینی ئیسلام و لە پێناو هاندان یا ترساندنی خەڵکدا بەکار هاتووە، لە هەندێک حاڵەتدا خەڵکی ئاسایی وەک فەرمودەی ڕاست مامەڵەیان لەگەڵدا کردووە. گرفتەکە کاتێک گەورەتر دەبێت کە ئەم جۆرە فەرمودەی یان جێڕانەوە تێکەڵ بە خوڕافە و جەهالەت کراوە و وەک بەشێک لە حەقیقەتی ئاین دەرخواردی مسلمانان دراوە و زۆر جار گومانکردن لێی یان قسەکردن لەسەری وە کوفر لێک دراوەتەوە. لە کاتێکدا ئەم جێڕانەوە و بەسەرهات و قسانە نە لەگەڵ عەقڵدا دەگونجێت نە لەگەڵ لۆژیک. لەم نێوەندەدا بانگخواز و واعیزەکان هەوڵیان داوە بە خراپی سوودی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت تاکە کەسی لێوەربگرن و بیکەن بە ئامرازێک بۆ ناوبانگ و پێگەی کۆمەڵایەتی خۆیان و خەڵکی پێ هەڵبخەڵەتێنن. لەگەڵ سەرهەڵدانی ئەهمیەتی حەدیث بە ناوی پێغەمبەرەوە کە هەموو کەس ئیتر کە وتیان پێغەمبەر فەرموویەتی تەسلیمی ئەبوون، چەندین جۆر حەدیث پێیا بوون. گرنگترین یا زۆرترین بوار ئەو بوارەیە کە پێی ئەوترە حەدیثی هەڵبەستراو یاخود حەدیثی مەوضوع یا ئەگەر بڵین حەدیث بە درۆ بە ناوی پێغەمبەرەوە هەڵبەسترابێت. ئەم حەدیثە با هەزاران و دەیان هەزار و تەنانەت سەدان هەزارانش حسێ بکرێ. ئایا ئەمانە چی کاریگەریەک ئەکەن لەسەر خەیاڵگەی مسلمانان هەر لە مێژوودا هەتاکو ئێستا؟ ئایا توانیویانە ڕەوتی دین یاخود ڕەوتی حەقایقەکانی ئیسلام بگۆڕن بە جۆرێک کە مسلمان لە بری ئەوەی شوێن ڕاستیەکان بکەوێ شوێن درۆکان بکەوێ؟ تەنانەت ئەبینین چەندین ڕەوتی وەک شیعە و ئیباضیە و ئەمانە پیا بوون بەوەی ئەو ئەحادیثانەی کە ئەوانیش خۆیان دروستیان کردووە بۆ ئەوەی ڕاستیەتی مەذهەبەکەیان دەربخەن. ئەمە باس لە حەدیث بەتایبەتی حەدیثی مەوضوع بکەین. طبعا حەدیث ئەزانین کە ئیجتیهادی عولەمایە، یعنی مەسەڵەن ئەمە مەوضوعە، ئەمە صحیحە، ئەمە یعنی ئەمە هەڵبەستراوە ڕاست نییە بۆی بینەر تێبگا، ئەمەش ڕاستە و دروستە و پشتا و پشت ئەگاتەوە پێغەمبەری خوا نوری خوا لەسەر. حەزەکەم هەر بەڕێزت پێش ئەوە حەدیثی مەوضوع یا هەڵبەستراو پێناسە بکەیت. حەدیثی مەوضوع ئەگەر ئێمە قسەی لەسەرکەین طبعا عولەما هاتوون حەدیثیان تصنیف کردو بە سێ بەشەوە. حديث صحيح من هي ما اتصل إسناده بنقل العدل الضابط عن مثله من غير شاذ ولا علة ما مرجانية كذا النوا قلت أم في ناس قصير سركين عن زورة با كبو مرجانة حديثي صحيحة ديت قناغي دوم كحديثي حسنة كزيادة الإمام الترمذي إشي لسر كردوا قناغي السيام حديثي موضوع كبيوتيها وأسرع أو حديثاني كدان راون حديث نين كابت أمانة لأساس أقول لي مقصيد السربكين نأتي خاني حديثي صحيحة وأنا حسن وشون كحديثي صحيح ليك لمرجكاني بتايبتي مرجي ضبط أواني لدزدا ياخذ ضبطي كم تربو أبي تحسن باشا من إساب استيارك يتخيلا أم تصنيفي زانان كريران أم بولين كرنا شي قطعية يا أم مجالي قصيتي أقول إيه مبماني قصيدة سربكين أم علمان ما دام مكتمل بوا يعني أولي تا أخيري استا واضحة وكو متن وكو سند وكو رواية ناتوانين إما بينو بلين إضافاتي تياناكري بس إضافات لعمق بابتك ناكري زور باشا ما بس مكشتا ياما بعلمي حديث ألين علم باشا طبيعتي علمي شو لفلسفة علماء ويكا هميش للتطور بونا شي علمي حديث تطور بونا منا لم رؤيا علمك حديث شوازي شي تازات بيقابل خويندنوي رواياتك أنا عشان أما توزي قرص أم بابت استاقري ما قصير السلام بابت تبكي ياخذون قصير الزهر استكامكين
كوم الناسية دور الناسية ياخذ هر بابتي كيترش حتى سياق قرآني كاك سورة خوات زاني وفي أنفسكم أفلا تبصرون سنريهم آياتنا في الآفاق لبرسيركي شيء خوي پروردگاریش هاتو ام بابتانا روج بروج معرفة تيا زيادك بلا ام بابتا متعلقة بكي وحديث متعلقة بأقوال بيغمر عليه الصلاة والسلام وأفعاله وتقريره باش كابتا أمشتانا بيوندي ببيغمر وهي عليه الصلاة والسلام إما أقر بما نبي قصة لسر أم بابتانا بكين متنيك كبيغمر وتويتي عليه الصلاة والسلام إما أتوانين بين شتيكي بوزياد كين نأتوانين شتيكي بوكم قصي برز التواوى باشا من ما بس لمتن نية إيه لا شوازي إثبات كرني أو متنا كقول النبي باش أشكرها يعني إسناده دراعي ما بس مقلوه لو أنا الزور لبصر أما برين بابين وصل حديثي موضوع باب ام توضيح بدم يعني اما اللي راك قصه لسر علمي رجالك ياخذ اسناد جرح وتعديل جرح وتعديل كين لسر خلق يقص كين اما ومانان خنات واني قصي لسر كين اواني كوا بدواي اوانا هاتون ياخذ لزماني اوانا ابو القصيان لسر كردوه لبرتك ام علم مكتبي بو نمونه اما صحيحين مان هي لقل كتاب السنن مان هي باشا إما أتوانين بلين لتصنيف كردنا أشتي تازر وياوا بو نمونه شيخي ألباني هاتو كتابي شي نسيوا سلسلة الأحاديث الصحيحة بو نمونه سلسلة الأحاديث الصحيحة سلسلة الأحاديث الضعيفة والموضوعة تواني بيتي لكوي أم أحاديثانا كوكاتا ولا سلسلة لبرو أما لتصنيفها كرابو وشتي جوانيش كرابو زور باشا بو أما تنيال ألبانيا كرتبته بو نابت دزقايك هامو أحاديث حتى زور حديث من هي لو أنا بخاري مثلا حديث مسلمة بخاري بطلين أبوه لبرو إما قصة كردن لسلمتين أقر بيتو يعني جنابة سباس استشهادت بإمام بخاري وإمام مسلم كر إيه خوي إمام بخاري خوي كيك لو اشتاني ابن تيمية بواضحي بس كأفرميت يا يعني أميك من كوم كردو توالى صحيحي بخاري همو صحيحني أما بقول إمام بخاري خويتي لبر أو أكريت إما إنك أما اختلاف لفقه إسلامية بوشي أقريته يكيك لسبب واضح كان أويه أم إمامة مقتنعنية بحديثه يتك مقتنعنية بي زور بيكات لوانية كواتا حديث وحينية وحيدوها وحيدوها ما قربة آخر وحي من توانم إيمان بآياتك نبيت ولا توانم إيمان بحديثك بس إمجنا توانين حديثك أقر أمة تلقتها بالقبول الردي كينو لا متواتر الأمة تلقتها بالقبول الردي كينو زور باشا ما بينسى حديثي موضوع باشا من أم برسالبكم زور حديثي موضوع معناهم جوانا بونمونا حديثي صحيفي مدينة حديثي أوي كعمري كرئاس لدان عمر ولي أدري جوان كشي موضوعا يعني أخي خوي هاش معنى كزور خرافات قصة كدن لسر آية أما موضوعها بو معنى جواني ناقريتوا بوشي أقريتوا آية أما أصلك هي الحديث ياخذ نيتي مالي نيتي آخر مسألة هر إسنادك بو نمونة إما ألين إستا أحاديث موضوعها شون دام زراوة شون هاتو تكايوة هنديك أقريتوا بو وضع السياسي أمي إسلامي كلواني بريستان بزانت لدواي أو كخوارج هاتوة آراوة حديثي وضع دروز بوه هرچنا خوارج مقتنع بون أو كسي كحديثي موضوع دابريه أصلا أوان بلايانو كسي دروب كافر بوه لبرو حديثي وضع لا أوان زور كما ارتكاب الكبيرة زور كما قناغي دوهام آليرا أحاديثي موضوع زور دروز بوه أبيش بوش كاتي قراوته بو أو كاتي كمذاهب السياسي دروز بوه لاني أما نقطة انطلاق به أو كساري كتشيع يعني كده وإمام علي هاتون لوصف إمام علي أحاديث موضوع ذناوة وذم أهل معاوية كردوه بالمخالف طبعا ردة الفعل دروزبوه أو نش هاتون توا لبرسين أكيد أحاديث موضوع الزور بكات لاني متعلقنا ببعض ما مسا باش لا أحاديث موضوع لسر أو دروزبوه وك أزانين ك هننك لبانك خوازان اگر راس بي وكو امرورين يا لواعظين او اني كان مشكلة خلق شان كردو بو ترسان دني خلق يا بو ترهيبي خلق درستيان كردو استا او بتواني خيالقي مسلمان بزوري او احادي لا زال يعني او احاديث موضوع انا كاري لسركا بونمونا بلا بهشتا وجنس لبهشتا وخواردن لبهشتا والتفاصيل كباسكري لا يزال او كاريجرني لسر خيالقي مسلمان من اظن همو زمانك خوي
ئەگەر ئێمە پێناسێ بۆ تەجدید بکەین هەموو زەمانێک تەجدید لە بابەتێکە ئەکرێ باش بۆ نمونە ئەو زەمانەی کە خەڵک زۆر لە حەدیثا شارەزا نەبووە ئەم شتانە تیا ڕوویاوە چکە یەکێک لە دروستبوونی بەشێکی تر لە دروستبوونی ئەحادیثی مۆضوعا بۆ ئەگەڕێتەوە کە قەساسەکان کردویانە ئەو کەسانی کە حەکایەت خوان بوون بۆ ئەوەی چی بکەن بازاڕیان هەبێ گوێگریان هەبێ هاتوون چیان کردووە هاتوون ئەم بابەتانیان ئیضافە کردووە لە بەرسێکی کاتێکی خۆشی واعظین وایە کە هاتوون ئەم بابەتیان وتووە من ئەڵم لە زەمەنی خۆیانە لە کاتی خوانە لەو بڕام لەو بابەتە شارەزانە بوو بن حتا جەنابیشت لەوانەیە بزانی 20 ساڵ لەمەوە پێش کە ئێمە ئەگەر محتەمیش بوو بین و ئەهلی تەدەیونش بوو بین زۆر لەم بابەتانە شارەزا بوو بین نە بۆ سەردەمی ئینتەرنێت نییە چکە ئەو زەمەنە بەڕاستی مەودا هەموو جار من کە پێناسی منطقەکەم کاک سۆرەگەڵم منطق چییە؟ منطق ئەو سنوورەیە کە بۆماندانراوە زۆر کات تۆ تێپەڕاندنی ئەو سنوورە زۆر قورسە بێ بۆ قورسە بێت زۆر کاتە ئەستان لەوانێ دەستی تۆبەتت بۆ درێژ بکرێت کەڵم کاک ئەم کابرا دوو ڕوو جەنابەت عقلی شیاو نییە یاخود باش بیر ناکاتەوە حتا دینی باش نییە حتا بۆ نمونە ئەڵێ سقرات ئەو کاتی کە ڕۆشتووە ها کوپەژارەکەی خواردووەتەوە چکۆل عقوبەی ئەدام لەو کاتە ئەوەیە کە کوپێک جار بخۆیتەوە وتوێتی وەیل بۆ ئەو کەسەی کە عقلی سەبقە زەبانە جواب بەستەکەم لێچێ ئەو منطقی کە داینراوە ئێستا ئەو کاتی خۆشی کە ئەو خەڵکی هاتوونەتەوە وەکو حەکایەت وەکو جەنابتە فەرمی لە بواری وعظ و ئیرشادا لە بواری تەرغیب و تەرهیبا بەکاریان هێناوە من باوەڕ ئەکەم شارەزانە بوو بن ئەگەر کەسێک بیزانێ ئەگەر کەسێک بزانێ کە پێغەمبەری خوا علیه فەرموویەتی من كذب علي متعمدا فليت ئەو کاتە نابێت بس بالمناسبة ئەوە یەکێک لە صالحین ئەوە تەفسیرەکە پێڵن تۆ چۆن ئەڵێ 10,000 حەدیثم داناوە باشە نوحی کوڕی ئەبوو مەریەمەوە بزانم ئەڵەن چۆن درۆکەی بەدەم پێغەمبەرەوە ئەڵێ من درۆ لە دژی ناکەم درۆ لە مەسلحەتی ئەوواکەم بۆ گەڕاندنەوەی ئۆمەت تا ئێستاش ئەوەیە وەکو عەرزم کردی هەر پیاوێکی کەش هەیە لەو کەسانێک ئەحادیثی مۆضوعی داناوە مەقولەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ إن هذا الحديث دين فاعلموا ممن تأخذونه كابتا حديث آينة أبي بزاني إيمان لك وري أجري بلاي برستو فرق بين حديث موضوع وحديث صحيح تانية إسنادا لا من أليم حديث موضوع هر حديث نية نلا متنا حديثة نلا سندا حديثة هي معنى زوج إسا باعني واستقبله أصلا قناغي دوهم للدانان حديث موضوع تەمیه ڕوویاوە فێڵ ڕوویاوە چۆن با ئەقسەم تەواوکەم چۆن هاتووە قسەی جوانی داناوە و سەنەدێکی بۆ دروستکردن نزیک لە سەنەدەکان کەوابێتە ئەستەن هۆی هەمووی درۆیە باشە موضوع هەر هەمووی درۆیە سەیریکە ئەم حەدیثەی ڕبعی کوڕی عامر کە لە شەڕی قادسیە ئەچێتە لای ڕۆستام خوا ناردووینی بۆ ئەوەی لەمانشە ئەوەی بێت دەری بێنین ئێمە مەوزوع درۆیە بەڵام جوانیشە تۆ قسەت بۆ ئەەکەم أما هر حديث نية ما بس أما أجر نا المهم أما أجر ما بين سري هاي حديث أما متعلق ببيغمبر عليه الصلاة والسلام زمانك قلت له أصلا بيغمبر لبونا آخر جوانا اشتكى قيتك إما أتواني برين قولك جوانا أم بياو بتويتي بلا من بتوان بلا أما حديثة من ناتوان حديثنا روايات المهم رواية بلا بوكي بو كسر سەبارەت بە علمی حەدیث زۆر جار باسی حەدیثی مۆزوع ئەکرێ بەڕێزت خۆت شارەزایت لەو بوارەیە هەیە حەدیثی مۆزوع زۆر وانە سەداهەن هەزار دەیان هەزار حەدیثمان هەیە کە پێوترێ مۆزوع وایە ئەگەر مانێ ژمارەی ئەو حەدیثی فەرموودە هەڵبەستراوەکان بکەین بەڕاستی ژمارەیەکی زۆرە یعنی تۆ هەر لە تاریخی لە دوای سەردەمی پێغەمبەری خوا و خولەفایەوە لە دوای خولەفاکانەوە هەر هەڵبەستراوە هەتا ئەم دەقەیەشی لەسەر بێ هەر حەدیث هەڵدەبەسرێ مێژوەکەی دیارە بەڵام هەتا بەدەم پێغەمبەری خواوەش دروست دەکرێت ئەوە ڕاستە زۆر جار لە جەهلەوە زۆر جارش بە قەستیەوە ئەکرێ بەڵام مامۆستا با بڵین هۆکاری دروستبوونی حەدیثی مۆزوع چییە؟ هۆکارەکەن هەنێکیان تایبەتە بە هەڵپەکردن بۆ دەستکەوتنی مەنسەبێ شتێک لای دەسەڵاتداران یاخۆ دەسەڵاتدار خۆی بۆ خۆ جوانکردن
ئەچێت فرموودەیەک حەدیثێک دروست دەکات یاخود کەسێکە بە جێلێتی شارەزانیە لە بابەتەکە یەکسەر حەدیثێک دروست دەکات یاخود کەسێکە شارەزایە لە فەرموودە بەڵامی تر گەشتۆتە تەمەنێکە وەکو تەمەنی زەهایمەری توش بووە هیچ باماشەوە بیری چۆتەوە حەدیثەکە باکسەوە زۆر حەدیثە هەیە کە بڵین مەوزوعە بەڵام بۆ جوانکردنی دینە مثلەن یا بۆ هەندانی خەڵکە وەک حەدیثی تەرغیب و تەرهیب لەما ترخۆ لەما وتوانە ئاعتیادیە یا زۆر خراپ نییە کە بەکاری ئەوە دەربارەی حەدیثی ضعیفە نەک مۆزوع ئەگەر من تەقسیمەکە بکەین يعني ما بس موضوع جاهنا خوي زانایان بە شێوەیەکی سەرەکی ئەگەر تەقسیمە دروستەکە بۆ شێوەیە فرمودا ئەکەن بە دوو بەشەوە بەشی الحديث المقبول أو حديثي كورا جيريكا دو آستي ياخذ دو بشي فرمودي صحيح وفرمودي حسن أو دو هميان فرمودي مردودي بيوتري كرتا كريتوا يا كمان ضعيفة عفوا لاواز أو تريشان موضوعه أو يعني لا ضعيف موضوع كردا كريتوا إلا ما قربتش المرجع باشا حديثي موضوع ضعيف يعني ضعيف شر براي موضوعه أتواني أجر احتمالاتي بين صحيح كوترا صحيح لصتا أنه بينجي الله ينوق سي بيغمبري حسن بلي خوارترا ضعيف أتواني أجري لصتا لصتا بيستي بينه بلا موضوع بوبي ودانج زانستيانه بوبي ولا زانستيانه لصتا صفري لصتا بينجي شنو سالب يدرج يعني والله ترى ولا بروا أجر بو وردكاري باش بالمناسبة حديث مانية مثلا بين لايكم عليك موضوع بيو للراوية كان ولا حكي كساني تريش صحيح بيت بابتي اجتهادية بلام زوريان براوته أو بحكم دان بسر حديثة أم حديثة صحيحة يا حسن يا سبليجيا بابتي اجتهادية بلام يتر لزور بي زوريان براوته بتابتي أو بابتاني ك بابة السرجة كان بيونديه بعبادات وأخلاق وأنا أو براوته يعني تبتويز بهناك إضافة به بلا ما صحيحة صحيح كراو كتايبادو بلام هنديك وردكاري ما به هنديك بابتي تر ما به أو اشتيتر يعني ترناتو أندري دسكاري بكري ناكر لمصدماء اجتهادي تر بكري لأخوة والله جاء كاكسوران بابتي علوم حديث راس دروستك هو كي ترواز لو بابتي بينك تصحيح تحسين ضعيف حديث براوته بيش يخوتي بيو ما دونك بابتي ترهي لعلوم حديث ذا وكوشي اسا من زور تيوجينوم هي درباري بابتيانا اگر اشاره بو بابتش بكين حديثي موضوع لقال حديثي موضوعي اويان راس الناوكي ليكوا نزيك ليكوا اويد كمان هلبس بس اويد من حديثي موضوعي واتبابتيانا بابتيانا بو بابتكبشو بو نمونه كيشي لكيشكاني كومل چارە سەرکردنی بگەڕەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێوە دەتوانیەوە بکەیت یاخود کێشەیەک هەیە تەئسیلێکی لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم منهجی پێغەمبەری خوا لە چارە سەرکردنی کێشەی ژینگەیە چی بووە لە چارە سەرکردنی کێشە کەسیەکانە کێشە نەفسیەکانە چی بووە لە چارە سەرکردنی کێشەی زەواج پێتوانێت ئەوم بابەتانە زۆربەی کاتێک کە حەدیثیش و ئاەتیش ئەبەستینەوە بەم سەردەما ئێمە هەرێ عولومەکانی ئەم سەردەما ئەچەسپێنین وەکو بڵێ حەدیثەکە ئاەتەکەی پێوە هەڵەواسین زۆرتر زۆر جار هەیە پێوترێت تەکەلف هەندێک جار هەیە ئەگەر ئەگەر دقەکە هەڵی نەگری پێی دەوتێت تەکەلف ئەوە ڕاستە بەڵام لە زۆر کاتاگەر هەڵیگرێ ماناکەی بێقی چێکە خۆ قورآنی پیرۆز بۆ هەموو سەردەمەکاتوە فەرمودەکانی پێغەمبەری خوش بە هەموو سەردەمێکە لەبەرەوە ئاسایی ئەگەر ئێستا من دید و تێڕوانیەکەم بۆی هەبێت کە بۆ ئەم سەردەمە زۆر باشە با بێمەوە سەر حەدیثی هەڵبەستراو مەوزوع هەڵبەسترا بەڕێزت هەم وەک ئینسانێک کەرەنە و کۆمەڵگەی مسلمان نشینە ئاژیت کە کورد مسلمان نشینە هەم وەک سپۆرێک لە بواری حەدیثە حەدیثی مەوزوع بە تایبەتیوانەی تەرغیب و تەرهیب و کۆمەڵێک شتە تا چەند کاریگەری کردووە لەسەر خەیاڵدانی مسلمان مەرج نییە عولەما بڵێن ڕاستە غەڵەتە بەس وای لێ هاتووە کە ئەو حەدیثەی تر ببێتە حقیقتك علماء نتوان قسەی ینی بابەتی تەرغیب و تەرهیب ترساندن و هەندان ینی لە پەروەردەکردنی ئینسانە کاریگەری خۆی هەیە ئینکار ناکرێت ئەو تەرغیب و تەرهیب تر چ بە مادیەن تەرغیبەکە ئێتە یاخود لە ڕێی دافعی دینیەوە بیریشمان نەچێت دافعی دینی زۆر کاریگەری هەیە بێگومان کاریگەری یەکەمی هەیە من مەبەستمە لەبەرەوەی کاریگەری یەکەمی هەیە ئەبێ ئەو کاریگەری بە شێوەیەکی مەوزوعی وەڕاستەقی نەبێت نەک بە ئەحادیثێک
کە دروست کراون یا هیچ گەرنتێک نیە کە ئەمە قسەی پێغەمبەر بێت. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە بام یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی حەدیسی مۆزوع ئەوەیە کە کەسێک ویستوێتی خەڵک هاندا بۆ ئیشی چاکە بەڵام حەدیسی مۆزوعی بەکارهێناوە. بەس ئەوە خراپ نیە ینی تەرازۆکە تێکەیە نا بەدڵنیاییەوە ئەگەر شتێ ڕاست بێ بە ئوسلوبێکی ڕاست سەری بخەی نەک بە درۆ. ئەخرەمە پرسیارەکە بۆ شێوازاکرد بگێنم ئەنی تۆ ئەو حقیقەتە بەڕاست ئەزانی ئەو دینە بەڕاست ئەزانی پێویست ناکە بە درۆ بتێوە سەری بخەی بە حەدیسێکی زۆربەی بانگخوازان حتا تەفاسیری دینی ئەمڕۆ بەو شێوەیە ناڕاستە بۆی بەحساب دین سەرخە بەدڵنیا بێ هاندان لە سنووری عەقڵا بێت یەکێک لەو هۆکارانەش کە ئەوی پێ دروستکراوە ینی حەدیسی مۆزوعی پێ دروستکراوە ئەوەیە کە دەقێکە هێنێ دەقەکە عقل تحملی ناکە تەقبولی ناکە ئەبێ عقلس لە سنووری ئەو دەقە لە سنووری عەقڵدا بێت باش ناکرێت لەمڕە جارێکتر ئەم حەدیسانە بخوێنرێتەوە تەنانەت ئێمە زۆر حەدیسمانەیە لە صحیحیشە بەلانی کەم و پێوترە حەسەنە یعنی لەگەڵ مۆزوعەکە زۆرجار لەوانێ مۆزوعەکە جوانتر بێ لە بەس کاک سۆران پێم وت ینی ئێستا ئەو مەجالە بەرتەسک بۆتەوە ئەوەی صحیحیان کردو با صحیح بێ بەس مەجالێکی تر بۆ علوم حەدیث بۆزینەوە گوێ بەکە باسم کرد وەکو چی وەکو ینی کێشەکانی لە ڕوانگەی فەرمودەکانت ئەخر تۆ فەرمودەیەک ینی لەوانەیە ڕاست نەبێ بۆ نمونە یەکێک لە مەرجەکانی ئەو بابەتە ئەوەیە کە فەرمودەکە ڕاست با من نمونەیەک بێنمەوە خۆشت بیستوتە و چەندین نمونەیشمان هەیە مثلەن ئەڵێ ئەو کەسێک کە حەوت دەنگ خورما بخوا لە خورمای مەدینە ژەهر و سیحر کاریگەری تێناکە خۆ حەدیسێکی صحیحە من چۆن بتوانم وەک کەسێکی ئەم سەردەمە ئەم حەدیسە تێب بگەم و ئەبێ باوەڕشم پێی بێ لەبەر ئەوەی صحیحە ینی ئەوبار بیر نەچێت کاتێک کە مامەڵە لەگەڵ فەرمودەکانە ئەکەین بە شێواکی مجرڕ تەماشای نەکەین دقەکەمان لە صحیح بوخاری هەیە یەکسەر بێنی ئیشی پێەکەینەوە ئەوە هەڵەیە زۆر سەلەفیەکان ئیتە هەش کەسێک وا بکەن شەر نیە ئەوانش کەسانی تێگەشتوتیایە کەسانێک مەرج نیە لەوانەیە هەندێک کەس کە لەسەر سەلەفێت حسابیەوە بکەن بەڵام معاملەی مامەڵی ڕاست و دروست لەگەڵ ئەو بابەتەیە ئەوەیە کە یەکسەر حەدیسەکە نێن و تو جێبەجێکەی بەڵکو وردەکاری تیا بکەی بۆیە پێویستە چی بکەی وردەکاری ینی بزانی فەرمودەکان هەمووی لەو بابەتە فەرمودەی تر هەیە کە هەمان مانابێت گرنگتر لەوە بزانین لوغەت چی ئەڵێ بزانین قسەی ئەوانی کە شەرحی حەدیسەکان کردووە ناکرێ بڵێن حەدیس شتێکی زەمەنیە بۆ هەموو سەردەمێک هەنێکی تایە زەمەن نیە بەڵام هەمووی نەخێنە چۆن وا جای بکەینەوە چۆن وای جای بکەیتەوە ئاسانە چۆن ئاسانە دیراسی کرد زۆر تەبیعیە دەرەکەی کامەی بۆ سەردەمی خۆیەتی کامیان بۆ شوێنێکی تایبەتیە کامەشیان عامە زۆر باشە با بێمەوە سەر حەدیسی مۆزوع و کۆمەڵگە ینی کۆمەڵگەی مسلمان نشین لەمڕۆیە زۆربەی ئەو شتانەیەکەن بینا لەسەر ئەحادیثی مۆزوعە ینی ئەوەی کە خاڵگەی مسلمانی لەسەر دامەزراوە شەر نییە لەسەر هەموو لەسەر ئەحادیثی مۆزوع هەمووی نا طبعا ئەمە زۆر کێشە لەوەیە کە تەعمیم بکەین گشتگیری بابەتەکانی گشتگیریکەینەوە ئەو خاڵێکی زۆر هەڵەیە لە چارەسەکردی کێشەکانە نسبەیەکی بێتێ نسبەیەکی خەڵک وایە بەڵام زۆری تریشتیا بە فەرمودەی صحیح دەبەستە وا دەردەکەوێت حەدیثی مەوضوع بە درێژایی مێژووی ئیسلام و تا ئەمڕۆژ کاریگەری زۆری لەسەر خەیاڵگەی مسلمانان دانابێت بە تایبەتی چونکە بانگ خوازان و ئەوانەی پێیان دەوترێ واعظ یاخود مەلاکانی سەر مینبەر بە زۆری ئەو حەدیسانیان بەکارهێناوە بۆ ترساندنی خەڵک یا بۆ ئەوی خەڵک ڕابکێشن بەرەو دین یا بە هەر مەبەستیش تر بێ سوپاس کە بینەرمان